کەژوان ئەوی محەممەد عەلی ناسرەوە بە کەژوانەمەوەندی لە ڕۆژی 14 ساڵی 1990 لە خێزانێکی کورد و لە ڕۆژهەڵاتی کوردستان لە پارێزگای کرماشان چاوی بە ژیان هەڵێناوە. هەر لە سەرەتای تەمەنیەوە ئارەزوویەکی زۆری بۆ وەرزش دەبێت. بۆ مەبەستەش لە تەمەنی 6 ساڵیدا بۆ ماوەی ساڵێک چووەتە یانەی وەرزشی بەشی ژیمناستیک و دواتر چووەتە یانەی وەرزشی بەشی ڕشتەی کۆنفۆ. لەو ماوەیشدا بەشداری چەندین پێشبڕکێی کردووە و تێیدا بووەتە پاڵەوان بە جۆرێک توانوێتی شاڵی زەرد و شین و قاوەیی بەدەست بێنێت. لە کۆتایی تەمەنی 7 ساڵی و لە سەرەتای تەمەنی 8 ساڵی چۆتە خولی فێربوون و لە بەرکردنی قورئانی پیرۆز توانوێتی جزئی یەکەم و سێیەمی قورئان لەبەر بکات و بەشداری لە مەراسیمی تەلاوەتی قورئان بکات و لە مزگەوتەکان بانگی داوە. لە پێشبڕکەی بانگوتن و لە بەرکردنی قورئان بە پلەی یەکەم دەرچووە. لەو ماوەیەدا خێزانەکەی کەژوان بڕیار دەدەن بگەڕێنەوە بۆ باشووری کوردستان، بەوەیشەوە ناتوانێت درێژە بە لە بەرکردنی هەموو قورئان بدات. لە تەمەنی 7 ساڵیش چۆتە قوتابخانەی سەرەتایی کانون مشاورە فەرەنگی لە شاری کرماشان و قۆناغی ناوەندی لە قوتابخانەی شەید باهونەر دەخوێنێت تا پۆلی دووەمی ناوەندی و ئەو قۆناغانەی خوێندن بە سەرکەوتووی دەبڕێت بە پلەی یەکەم. لە ساڵی 2005 کەژوانی جوانەمەرگ لەگەڵ خێزانەکەی دەگەڕێنەوە بۆ باشووری کوردستان و لە ناوچەی بلێوبارزان نیشتەجێ دەبن و درێژە بە خوێندن دەدات و قۆناغی ناوەندی و پۆلەکانی 4 و 5 بە پلەی یەکەم و بە سەرکەوتوویی لە قوتابخانەی دوانەوەندی ئاڵکە تەواو دەکات. باهۆی دووریان لە کەسوکار و بنەماڵەکەیان لە کۆتایی ساڵی 2008 لە قەزای دەربەندیخان نیشتەجێ دەبن. کەژوان لەو قەزایە دەست بە خوێندن دەکاتەوە و پۆلی 6 ئامادەیی لە ئامادەی دەربەندیخان تەواو دەکات. لە ساڵی خوێندنی 2014 بۆ 2015 لە زانکۆی ئەمریکی بەشی ئەندازیاری بیناسازی وەردەگیرێت. لە خوێندندا خوێندکارێکی زیرەک و سەرکەوتوو بووە لە سەرجەم قۆناغەکانی خوێندن. لە فێربوونی زمانیشدا جگە لە زمانی کوردی هەرسیە زمانی عەرەبی و ئینگلیزی و فارسی زانیوە و بە شێوە زمانی لۆڕی و کرمانجی ژوور و دواوە. لە ساڵانی خوێندنی 2010 بۆ 2011 دەبێ بە ئەندام لە کەرتی سیانزەی ڕێخستنی خوێندکارانی دەربەندیخان و نوێنەرایەتی ڕێخستن و خوێندکاران دەکات لە ناوەندی خوێندنی ئامادەی دەربەندیخان. لە کۆتایی ساڵی 2013دا دەبێ بە ئەندام لە ڕێکخراوی سروشتی کوردستان و بڕیار دەدات لە ڕێگەی ئەم ڕێکخراوەوە دەست بە تێکۆشانی مەدەنی بکات بۆ پاراستن و گەشەپێدانی ژینگەی باشووری کوردستان و بە تایبەت دەڤەری دەربەندیخان. کارکردنی بە شێوەی خۆبەخشانە دەبێت و تەنانەت پارەی خۆشی دەبەخشێت لە پێناو ڕێکخراوەکە و ئامانجەکەیدا کە پاراستنی ژینگەیە.
درێژە بەکار و چالاکی ژینگەی دەدات و لەبەر لێهاتووی و زیرەکی پلەی بەرز دەبێتەوە و دەکرێت بە ئەندامی دەستەی باڵا لەبەرەوەی کەسێکی زیرەک و ئازبەرز و ڕۆشنبیر بووە کراوە بە وتەبێژی ڕێکخراوی سروشتی کوردستان و بەشداری لە چەندین کار و چالاکی ژینگەی ڕێکخراوەکەدا کردووە لەلایەن ڕێکخراوی سروشتی کوردستان وەک نوێنەر و پاڵێورا و دیاری دەکرێت بۆ بەشداریکردن لە کۆنفرانسی تۆڕی ڕێکخراوە ژینگەیەکانی گەرمیان لە کەلار و لە ڕۆژی 7 ساڵی 2014 وەک ئەندامی دەستەی بەڕێوەبردنی و تۆڕاو دەبژێرێت ڕۆڵی کەژوان کاریگەری لەسەر چەندین گەنج دەبێت و بەهۆی ئەو کاریگەریەوە گەنجەکان دەبن بە دۆستی ژینگە و ئەندامی ڕێکخراوی سروشتی کوردستان بەشداری کارە و کاریگەری کەژوان وا دەکات بۆ چەندین جار لەلایەن ڕێکخراوی سروشتی کوردستان ڕێز لە تواناکانی بگیرێت و بڕوانامەی ڕێزلێنانی پێ ببەخشرێت کەژوان لە مەیدانی کار و خەباتی ژینگەییدا ئەو ڕاستیانەی سەلمان کە گەنجێکی گەشبین و خاوەن ئیرادە بوو و بەهۆی بوونی ویستەوە دەیتوانی بگات بە هەموو وێزگەکانی سەرکەوتن بەڵام مخابن ژیان دەرفەتی نەدا و لە شەوی 23 لەسەر 24 مانگی 4 ساڵی 2015 لە شاری سلێمانی بە کارەساتێکی دڵتەزێن بۆ ئەتاتایە ماڵاوایی لە خێزان و هاوڕێ و دۆستەکانی کرد کەژوان گەنجێکی گەژبینی خاوەن ئیرادەی باستی ئەم نیشتمانە بوو کە خۆی لە ئامێزی ماڵێکدا دەبینیەوە بە ناوی ڕێکخراوی سروشتی کوردستان ڕێکخراوی سروشتی کوردستان بۆ کەژوان تەنها ماڵێک نەبوو بەڵکو قوتابخانەیەکی پەروەردەیی و دەرگایەک بوو بەڕووی ئایندەیەکی تاریک و ناڕووندا خەونی کەژوان و خەونی ئەمەی هاوڕێیان و هاوسەنگەرانی کەژوان کارکردن بوو بۆ ئایندەیەکی دوورێکی تاقەت بڕووکێن ئەویش بەدەستهێنانی ژینگەیەکی سەوز بۆ نەوەیەکی تەندروست کەژوان نەگەیشت بە ژینگەیەکی سەوز نەگەیشت بە ئایندەیەکی دوور لە چارەکی یەکەمی و ئایندە دوور و دوورەدا لە وێزگەیەکی نەزانرا و شارەوەدا لە شەمەندەفەری سروشتی ئێمە بۆ تایەدا بەزی ڕێک یەک شەو و یەک ڕۆژ و یەک مانگ و یەک ساڵ بەر لە ئێستا بەڵام شەمەندەفەری سروشتی ئێمە لە ڕێگایە بۆ گەیشتن بە خەونەکان بەڵام بەبێ کەژوان ئای کە چەند قورسە شەمەندەفەرێک لە ڕێگا بێ بەبێ پاڵەوانی خەونەکان سەید عەتا لە قەسیدەیەکیدا بۆ کەژوانی جوانەمەرگ دەنووسێت پێم نەوتیت با نەتنووسم کێ دەڵێت دەتوانم تاوت بکەم پێم نەوتیت
هەورازی نووسینی تۆ سەختە کێ دەڵێت دەتوانمە و بەرەو ژوورکەیە ببڕم پێم نەوتیت لەم کاروان سەرایە جێگا کەمە و جێی چێژوان مەحاڵ پێم نەوتیت ئەی پێم نەوتیت کێ دەڵێت بلیتی مەملەکەتێکیان بۆ نەبڕیوم هێندە دوور بێت بەقەد باڵای دابڕان کۆڕی یاران خامۆش بکە و دووریش خەریکی شیوەن قەسیدە تەواو نەکراوەکەشم کز و مات